بینەرانی بەڕێستڵاتان لێبێ من محەممەد جەباری خۆشحاڵ و بەختەوەرم جارێکی تر لە پرۆگرامی بە کوردی بەوەی بەڕێز گەیشتمەوە لاڵقەی ئەم جاری پرۆگرامی بە کوردیدا گفتوگۆ دەکەین لەسەر مژاری ئاین و ئایندا لەو چوارچێوەشە ئەبێت چەند پرسیارێ بکەین ئایا ئەو خاڵانە چین کە ئاینداری سەردەم لەکەدار دەکەن ئایا ئامانجە دیارەکانی ئاینداری لەم سەردەمەدا چین هەروەها چۆن دەتوانین نمونەیەکی جوانتری ئاینداری پەیڕەو بکەین ئەی چۆن زانا و عاریفانی پێشینی کورد پێشەنگ و نمونەی ئاینداری جوان بوونە بۆ گفتوگۆکردن لەسەر تەوەرەکانی ئەم ژارە لەگەڵ بەڕێز مامۆستا عەبدوڕەحمان سیدیق لەو بارەوە شەنوکەوی ئەو بابەتاکەین مامۆستا سڵاو لێبێ ئەم کاتە جانەوەی باش بێ سپاس سەلامەت بن مامۆستا خاڵێکەیە کە زۆر گرنگە هەفتی ڕابردوو ئێمە باسمان کرد کە پێویستە بە گوتاری ئاینیەوە یاخود ئاینداری لەم سەردەمەدا چۆنە بەڕاستی ئێمە لێمان تێکچوو نازانین ئاینداری ئەم سەردەمە چۆنە و ئەمانوێ حقیقەت ئەو خاڵانە بزانین کە ئاینداری ئەم سەردەمی لەکەدار کردووە و کە ئێمە هەمومان گلەیمان لەسەری هەیە چۆن دەستشانی بکەین ڕاستە بە ناوی خوای بەخشندەی میهرەبان دەستەواژەی ئاین و ئایندە ئەمان باتەوە بۆ دوو بابەتێکیان ئەوە بوو کە ئاڵلقەکانی پێشووترە باسێک لە شتێکمان کرد بە ناوی فقی تەوەقوع واتە فقی پێشبینی ئێتا ئاین لەوێدا جوان دەبێ کە نەک هەر فقی واقع بزانی بەڵکو دەبێت فقی تەوەقوعیشت هەبێ بزانی ئایندە چ دەبێ لێرە بەمانایەکی تر دێنەوە خزمەتی ئەم بابەتە بڵین ئاین ئەمڕۆ لەکەدار بووە قسەیەکی ڕاستە چێ لەکەداری کردەوە بە پلەی یەکەم هەر موسڵمانان خۆیان لە نێو موسڵمانانە بێگومان چین و توێژێکی دیاری کرا بە هەڵسوکەوتەکانی خاڵی سێم ئەتوانی ئەوە بڵێ ئەگەر چەند خاڵێک بەم کورتیە بڵێ ئەمڕۆ ئاین لە چەند خاڵێکی سەرەکیە لەکەدار بووە بۆ ئەوەی بۆ ئایندە هەمان هەڵە دووبارە نەکەینەوە پێویستیمان بە چەند خاڵێکە یەکەم شتەوەیە ئەمڕۆ کە قسەی تێدا دەکەین من و تۆ 101 ساڵ لەمەوبەر بەدیعوزەمان مامۆستا سەعیدی کوردی لە کتێبێکیدا لە چاپی یەکەم چاپی ئەستەمبول 101 ساڵ لەمەوبەر کتێبێکی هەیە بە ناوی نەوە الحەقائق یعنی وەکو بەمانەیەکی تر بڵین ناوچی وانە یان کڕۆکی ڕاستەقینەکان و ڕاستیەکان تیایدا دەڵێ لەوانەیە ڕابردوو بۆ ئێمە قەدەر بوو بێ چونکە دەستمان لە دروستکردنیدا نەبووە بەڵام ئایندە و داهاتوو بۆ ئێمە ئەرک و تەکلیفە چونکە ئەوە ئێمەین لە ئێستاوە دروستی دەکەین و دەیهێنینە دی کەواتە ئەمڕۆ کە ئێمە تێدا دەژین بە باشی بە خراپی لە ڕووی ئاینیەوە باش بێ و خراپ بێ لە ڕووی ئاینیەوە با پیرانمان ئەم ڕۆژگاریان بۆ هێناوینەتی دیدی ئەم جۆرە تێگەشتنە بە باشی و بە خراپی کەواتە ئێمە ئەمڕۆ بەرپرس نین لەوی ڕابردوو بەڵام لە ئایندەدا تێگەشتنی خەڵک بۆ دین چۆن دەبێ ئەوە ئێمەین لە ئێستاوە دروستیەکەین ئێمە ئیدی بەمانە فراوانەکەی کە هەر کەسێک لە بواری ئایندا قسە ئەزانیش کە خەڵە نەگەتیڤ و پۆزیتیڤەکان چی ڕاستە لێرەوە دێنە سەر یعنی ئەمە پێمان دەڵێک گەورەترین خاڵێک کە دین لەکەدارکە نەبوونی ئایندەبینیە نەبوونی چەمک و گیانی ئایندەبینیە وێ مامۆستا بەدیعوزەمان باسێکە لە ئێستا ئایندە ببینی یعنی ئەو ئایندەیە چۆنە بەچی شێوازێکە تاوەکو خۆتی بۆ ئامادە بکەیت تاوەکو یارمەتینەوەکانی داهاتوو بدەیت بۆ ئەوەی کە چارەسەری بکەن خاڵی دۆم ئەوەیەکە لە ئەمڕۆدا خاڵێک کە ئاین لەکەدارەکە ئەوەیەکە ئەهلی دین ئەزانن چیان ناوێ بەڵام نازانن چیان دەوێ چۆن ئەوە خوای سوبحانەوە وتەعالا لە ڕوانگەی قورئانەوە فەرمووی حوڕیمەت عەلەیکم 1 2 3 4 5 تا 13 بۆ نمونە وانە لە هەر بوارێک لە بوارەکانە خودای گەورە حرامەکانی بە کەمزانیوە یعنی مەعدود و مەحدودن ژمێردرا و سنووردارکراون ژمێردرا و سنووردارکراوە حرامەکان یەک و دوو وەئوحیل لەکم ما وەراء ذەلیک ئیدی ئەو دوای شتەکان هەمووی حەڵاڵە بۆیە زانست گوتی لە ڕووی ئاینیەوە الأصل في الأشياء الإباحة يعني أصل أويا كاشتكان ريبيدراوة ئێستا هەست ناکەی يعني ئەوەی کە دین لەکەدارەکە حرام 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 يعني بازنەی حرامەکان زۆر بوونە بۆی حرامەکانش بەزێنرێن بەڵێ وەک ئەوە وایە ئێستا پێت بڵێن 1 و 2 و 3 و 4 و 5 حەڵاڵە باقیەکەی تری هەمووی حرام
بەڵێ ئەمە خاڵێکی زۆر خەتەرە ئەمڕۆ کە خودای گەورە داوای لە ئێمە کردووە ولا تقولوا لما تصف ألسنتكم الكذب هذا حلال وهذا حرام يعني ئێوە چێن بە ناوی خودداوە قساکەن کاری مرۆڤ نییە حەڵاڵ و حرام دیاری بکە ئەوە کاری خوددایە حەڵاڵ و حرام دیارێکە کاری ئێمە لە ڕوانگەی یاسا ڕێپێدان و قەدەغەکردنە ئیدی وشای حەڵاڵ و حرام کاری من نییە کاری هیچ زانایەکی ئاینی نابێ بەکاربهێنرێ بەو شێوازە کەواتە ئەمە زاراوەیەکە کە پێمان دەڵێ ئەهلی دین ئەم سەردەمە دەزانێت چی ناوێ بەڵام نازانێت چی دەوێت دەڵێ ئەوە نابێ ئەوە نابێ ئەوە نابێ ئەوەم ناوێ ئەوە حرامە ئەوە حرامە ئەی چی بکەین پێی نییە خاڵێکی تر ئەوەیە لە ڕاستیە ئەهلی دین تەدەخولەکەن لە ژیانی تاکە کەسەکان ئەمە نەبووە لە ڕاستیدا لە ڕوانگەی دینەوە چکە پێغەمبەر دوودی خۆی لەسەر فەرمووی لە بواری ئەوەی کە مسلمان چۆن نەسیحەتی خەڵکات چونکە ئەو پێی وایە کە نەسیحەت دەکە ئەبێ زۆر وریابین ئاین لەوێدا ناشری نەبێ کە پۆلیسی بۆ پەیدا بێ پۆلیسی ئاین جەماعەتێکە لە وڵاتانی کەندا و پێ گوترا جەماعەتی ئەمر بە معروف و نەهی لە مونکەر تا گەشتە ئەو ڕادەی ئەوەندە دەسەڵاتیان زۆر بوو لە ئافرەتیاندا بەلێدان لە ناو شەقامە تا حکوومەتی ئەو وڵاتانە قەدەغی کردن ئیدی گوتی ئەی دەوڵەت کووا و ئەی یاسا کووا ئێوە ئەو مافەتان نییە ئێوە لە نەسیحەتەوە گەشتنە چۆ بزانە ئەوە تاڵیبانە کە پۆلیسی هەبوو ئەوە داعشە کە لە نێو شەقامەکانە خەڵکی بە قامچیەکەوە ئەسوڕێتەوە پێتەڵێ بۆ ڕیشت نییە و پێتەڵێ بۆ قژت واداهێنەوە پێتەڵێ کراسەکەت بۆ ئەوەندە کورت نییە و بۆ ئاوا درێژە وانە ئەمە پێڵێن پۆلیسی ئاینی ئەمە دین ناشرینەکە لە ڕاستیدا دین پۆلیسی پێویست نییە هاتوچۆ پۆلیسی پێویستە وانە لەبەرەوە لێرە خاڵێکی زۆر گرنگ هەیە ڕەنگە بڵێن ئەیخوا پێغەمبەر درودی خوای لەسەر فەرموویەتی ئەدین و ئەنەسیحە هەمیشە دەڵێم فەرمودەکان ئەبێت لە پاڵ یەکا وەرگیرێ نابێ یەک وەرگیرێ من دەزانم پێغەمبەر فەرمووی درودی خوای لەسەر ئەدین و ئەنەسیحە دین ئامۆژگاریە ئاین ئامۆژگاریە بەڵام مافت نییە لە شەقام و لە ڕێگاوبان و لە هیچ شوێنێکا یەخەی کەس بگری بڵێ ئەوە وایە بۆ ئەبێ ئەو داوای کردی بێت چونکە حق المسلمی على المسلمی ستون مافی مسلمان لەسەر مسلمان چە شەشە یەک دوو سێ چوار وئیذا استنصحك فانصح له ئەگەر داوای نەسیحەتی لێ کردی نەسیحەتی بکە کە داوای نەکرد بێ مافی ئەوەت نییە تەدەخل لە ژیانی بکەیت و ڕایگریت و بۆچی تۆ وایت و بۆچی تۆ ئاوای ئەوە ئازادی خۆیەتی ئەوە خوددا ڕێگەی پێداوە کە ئەو ئازادی خۆی بەکاربێنێ بە باش و بەخراپ لە چوارچێوەی یاسادا ئەوش خاڵێکی زۆر گرنگە خاڵێکی ترەوەیە کە لە ڕاستی ئەمڕۆ ئاینی ناشرین کردبێ لە کەدار کردبێ باشتر بڵێم یعنی ئەو دوو فاقیەیە یاخود با بڵێم ئەو هەڵوێستە دژ بەیەکانەیە لە بەرامبەر یەک حاڵەتدا نمونەیەکی ئێستا پێ بڵێم لە بەرەوەی ئەگونجاوە لەگەڵ کاتی ئەم بەرنامەیە ئافرەتێکی مسلمان لە پاکستانە ئەوێ خۆی هەڵبژێرێ بە سەرۆگۆزیران وەکو بە نەزیر بۆت باش ئەمە دوو خولی پێشتر لە نەوەتەکانە سەرۆگۆزیران بووە بەس چونکە توندڕەو نەبوو کە توندڕەو پەیدا بوون و تالیبان و قاعیدە پەیدا بوو کە قاعیدە پەیدا بوو لە 2007 بانگەشەیە کرد لە مانگی 2007 بۆ ئەوی بێ بە سەرۆگۆزیران لە 2008 هەڵبژاردن بوو لە پاکستان خەڵکێکی لێ پەیدا دەبێت دەڵێ بە پێی شەرع جائز نییە ژن ببێ بە سەرۆکی وڵات ژن نابێ سەرۆکی وڵات بێ بۆ نابێ ئەڵێ فەرمودەمان هەیە و نابێ باش نابێ دوای تەقیان لێ کرد و کوشتیان و تەقینەوەیەکیان لە تەنیشتا کرد و کوشتیان وانە بوو بەڵێ ئێستا دەڵێ هەرچی موسڵمان هەیە بە توندڕە و بە میانەڕەوی لە ئەمریکا هەموو دەڵێن نەکەن دەنگ بە ترامپ بدەن هەرچەنە ئەو پیاوە دەنگ بە هیلاری بدەن ئەو ژنێکی عاقڵە ئەبینی ئەگەر هیلاری لە ئەمریکا خۆی هەڵبژێرێ ئیسلامی توندڕە و میانەڕە و هەموو دەنگ بە هیلاری کلینتۆنە دەن ئەڵێن لەبەرەوەی ئافرەتێکی قازانجی هەیە لەوێ ناڵێن ژن نابێ سەرۆک کۆمار بێ لەوێ ناڵێن ژن نابێت بێ سەرۆکی گەورەترین دەوڵەت بەڵام لەو پاکستانە دابینی ئەیکوژن ئەڵێن ئەوە ژن نابێت بێ بە سەرۆک ئەگەر لێە کەواتەمە چیمان پێ دەڵێمە پێمان دەڵێ ئاینداریەکی دووفاقیە لە وڵاتی خۆت داڵێ ژن ناقسە عەقڵە ژن عەقڵی نییە کە چیتە ئەوروپا لە بەردەستیا دانیشی دەرست پێڵێتەوە ئەمە شتێکی ناشرینە لە ڕاستی بەڵێ مامۆستا دێنە سەر خاڵێکی تر کە ئەویش پەیوەستە بە ئامانجەکانی ئاینداری لەم سەردەمەدا یعنی ئایا مسلمان ئەمە لەم سەردەمەدا لە ئاینداریکی خۆی ئەوێ بکاتە چی ئایا ئامانجێکی داریکراوێت استراتیژیێکی هەیە یان هەر ئاینداریکە کەو بۆ خۆی و هیچ ئامانجێکی لە پێش نییە نەچینەوە لای زانای گەورەی کورد ڕەنگە هەمومان تووشی ئەو بێ پرۆگرامێ بینەوە بۆی دەڵێم مامۆستا بەدیع زەمان سعیدی کوردی بە ڕەحمەت بێ دەڵێ
ئێمە پێویستیمان بە یەک مەسلەی گرنگ هەیە تایتڵێکمان پێویستە بۆ ئەم زمانی خۆمان بەڵێ ئیسلام بۆ هەموو زەمان و مەکانێک بە کەڵک دێ بەڵام لە هەر زمانێکا لایەنێکی ئەبێ زەق کرێتەوە چونکە کۆمەڵگە لەو کاتە پێویستی بەوەی ئەو ئەم سەردەمەی ئێمەی ناوناوە سەردەمی ڕزگارکردنی ئیمان سەردەمی ڕزگارکردنی ئیمان ئەمڕۆ مرۆڤ ئیمانی پێویستە ئەمڕۆ لە ڕوانگەی قسەکانی مامۆستا و پەیامەکانی مامۆستا بەدیع زەمان سەعیدی کوردی و سەعیدی نورسی و پێمان دەڵێ یەکەم شت بگەڕێنەوە بۆ ئینسانیەت یەکەم شت بگەڕێنەوە بۆ ئینسانیەت ئەوە بزانن کە ئینسانەکان خوددا دروستی کردوون ئەهلیەت و شیاوێتیان هەیە لەسەر ئەم زەویەدا بۆیە خوددا بە حکمەتی خۆی تۆ من و ئەم هەموو 7 ملیار و چەند سەد ملیۆنی هێناوەتە بوون ئەم ئینسانانە هەمووی خاوەنی کەرامەتن بەکەم تەماشایان مەکەن مەیان کوژن گاڵتە بە عەقلیان مەکەن سوودیان لێ وەرگرن سوود لە توانەکانیان وەرگرن هەموو ئەم ئینسانانە لەدایک بوونە بە خەیر و بە چاکە لەدایک بوونە شەڕیان تێدا نییە ئەوە کۆمەڵگەیە تووشی شەڕیانەکە بەم سێ خاڵە پێمان دەڵێ مامۆستا بەدیع زەمان کە ئینسانیەت ئەمڕۆ شیاوە ئینسانەکان شایانی ژیانن ئینسانەکان چاکن لە بنەڕەتدا ئینسانەکان خاوەنی کەرامەتن هەر ئەوە پێمان دەڵە جارێکی تر ئیمان لە سێ کوچکەیەکی تردا کۆ دەبێتەوە یەکەم خێر و چاکەکردن کە ئەمە سەردەمی ڕزگارکردنی ئیمان بێ هەموو ئیماندارێک و بڕوادارێک سەر بە هەر ئاینێک بێ ئێمە چاکەمان لێ دەوێت ئەوی چاکەی لە ئێمە دەوێت کردەوەی چاکمان دەوێت ڕۆژی دروشتم نییە ڕۆژی شیعار نییە ڕۆژی مەشروعە ئەو جا لە پاڵ ئەوەی کەوا ئێمە چاکەمان لە یەکتر دەوێت خاڵێکی تر جوانیە ئاین چاکەیە جوانیە خۆشەویستیە کەواتە لە هەموو هەڵگرانی ئاینێک چاکە و جوانی و خۆشەویستی پێویستە ئەمە درەوشاوەکان و لەمعە و تۆڵەڵەت تریسکەی ئیمانە کە مامۆستا بەدیع زەمان بە وردی لە کۆی هەموو ئەو ڕیسالانە ئاماژەی پێکرد خاڵی سێمیان بریتە لە مەسلەی یەکتر قبولکردن ئەو دینە بە قووەتە بەهێزە فراوانە کە ئاینەکانی دی قبول دەکات کورد بۆیە جوانە تێگەشتنی کوردانە لە ئاین بۆیە جوانە چونکە ئاینەکانی دیکەی قبول کردووە ئاین بۆ لە عێراقا لە کەدارترە لەبەر ئەوەی کە ئاینەکانی دیکە و ئاینزاکانی دیکەی قبول نییە لەبەرەوە چینە لای کۆڵنتێرنەر یەکێکە لە قوتابیەکانی مامۆستا بەدیع زەمان سەعید نورسی کۆڵنتێرنەر مامۆستای زانکۆ بۆ لە مانچستەری بەریتانی لە 1955 لەدایک بووە لە 1975 موسڵمان بووە دوای 20 ساڵ بەریتانیە کە موسڵمان بووە پرسیارێک لە ئێمە دەکات ئەرێ برادەرینە ئەڵێ ئێوەی موسڵمان بەتەمان چی بۆ ئەوروپا ئیزافە بکەن بەناڵی لەم سەردەمە ئیسلام ینی چۆی پێویستە ئەڵێ ئەوروپا هەموو شتێکی هەیە ئێوە مەجبوری ئەوروپا ئەڵێ ئەگەر ئیسلام پەیامێکی جیهانیە و هەرواشە ئەڵێ بەڕای ئێوەی موسڵمان لە ڕۆژهەڵاتە ئەوروپا پێویستی بە چۆی دین ماوە ئێستا پێشکەوتنی بێسنووری هەیە پێشکەوتنی بێسنووری هەیە کامەرانی بێسنووری هەیە ئازادی بێسنووری هەیە تۆ چیتر بۆ ئەوروپا ئیزافاکە ئەو بەدیع زەمان سەعیدی کوردی وەڵامی ئەمە ئەداتەوە ئەڵێ دوجار ئەم ئینسانە لە پای هەموو ئەمانە چونکە مردن هەیە چونکە ئەم ئینسانە تەمەنی کورتە و کۆتایی پێدێ ئەم ئینسانە چونکە هەر شتێکی تازە دروستکە شتێکی تازەتر دێتە جێگەی سنوورداری ئەو تەمەنە پێی دەڵێ ئیمانمان پێویستە کەواتە بۆیە ئەم سەردەمە سەردەمی ڕزگارکردنی ئیمانە گەڕانەوەی مرۆڤەکانە بەرەو ئیمانێکی تەژی لە ناخی ئێمەدا پاک دەم پاک و دەست پاک و داوێن پاک مرۆڤەکان بە خودداوە بندکەیتەوە مرۆڤەکان بە خودداوە پەیوەستکەیتەوە دوور لە هەموو تونندڕەوی و تونند و تیژی و ئەم وردەکاری خراوەتە پاڵی ئاین و پێوەی لکێنرا و هەڵواسە بەڵێ مامۆستا جوانە هاتیە مامۆستا هەرە ڕامانێکیش بۆ پرسیارێکی تر ئەوەیە کە مەسەلەن ئێمە چۆن بتوانین ئایندارێکی جوانتر لە ئێستا پێڕۆ بکەین واتە ئێستا ئێمە جۆرێک ئاینداری پێڕۆکەین بەڵام هەموو مانگلیمان لێ هەیە سوماگەن خۆیان گلیان لێ هەیە چۆن بتوانین لەوە جوانتر ئاینداریەک پێڕۆ بکەین کە هەر بێتە نمونە بۆ خۆمان بۆ خەڵکی تریش ئەگە بڵم بە پێی لایەنەکان ئەگۆڕێ ینی چۆن ئەم کارە بکەین بە پلەیەکەم کە باسی ئاینەکەین ئەبێ باسی جامیع بکەین باسی مزگەوت بکەین و پەیامی مزگەوت ئەبێ چۆن بێ لەم سەردەمەدا کەواتە ئەهلی جامیع و تۆڵێش نزیکەی 6,000 مزگەوتم هەیە لە هەرێمی کوردستانە 3,000 خوتبە و وتاری هەینی تێدایە ئەبێ ئەم وتارانە چۆن بن چۆن ڕێک بخرێن پەیامی مزگەوت ئەبێ چۆن بێ کەواتە لێرەدا زۆر گرنگە وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی کە ئەم مزگەوتانی لە بەردەستدایە گوتاریان ڕێخاتەوە پەیامیان ڕێخاتەوە بە ئاراستەی مرۆڤ دۆستی و بە ئاراستەی ژیان دۆستی و بە ئاراستەی پەیوەستکردنەوەی ئینسانەکان بە خوددا لەسەر بنەمای خۆشەویستی دوور لە ڕق و لە چینە خاڵی دوم زانکۆیە کە تۆی تای ئەوە جامیع اینجا بینێ لای جامیعە لە کۆی هەموو زانستەکانی و اینجا لە پاڵ ئەوەیە زانستە ئیسلامیەکانی چ جۆرە پرۆگرامێک بە خوێندکارەکانی دەڵێ لە کوێی زانستە ئیسلامیەکانە
ئەتوانێت شتێکی تازە و نوێ ئینسان دۆست و مرۆڤ دۆستانە فێری ئەو قوتابیانە بکە. ئایا لە زانکۆدا پرۆگرامەکان هەر کۆنەکانی جاران یاخود نوێ ئەکرێتەوە یاخود ئەو پرۆگرامانی کە لە زانکۆدا پێشکەشەکرێ نوێکاریەکی تێدایە مامۆستایانی زانکۆ خول دەبینن پێشکەوتو دەبن لە دوای وەرگرتنی بڕوانامەی ماجستێر و دکتۆرا ئیدی پشتی لێکەن و ئیدی ناخوێننەوە ئەمانە هەمووی پرسیارە کە زانکۆ چیەکە بینەوە لە لایەکی تر لە پاڵ ئەمانەیە بۆ لای خودی زانایان و لیژنەی فتووە چونکە ئەوانش قسەی وردیان هەیە لە بواری ئایندا ئەوە بە پلەی یەکەم پێویستە بڵین نوێکردنەوەی ئاین نوێکردنەوەی مرۆڤی لە پێشدا پێویستە نوێکردنەوەی ئاین نوێکردنەوەی مرۆڤی لە پێشدا بیری مرۆڤ ئەگە مرۆڤ خۆی نوێ نکاتەوە مرۆڤ بیری خۆی نوێ نکاتەوە ناتوانێت نوێکاریش لە گۆڕاوەکانی ئایندا بکات ئەمە لێرە پێمان دەڵێ ئەگەر بمانەوێ نوێکاری لە تێگەشتن لە ئایندا بە بیری کۆن بکەین وەک دروستکردنی خانووایە بە خشتی کۆن کە هەرچەند نەخشەکەی جوان بێ بەڵام خشتەکانی کۆنە کەواتە بە هەمان شێوە نوێکاری و نوێکردنەوە لە خودی ئایندا گە مرۆڤەکان تێگەشتنی خۆیان نوێ نەکەنەوە جارێکی تر ئاین تووشی کێشە دەبێت و بە هەمان شێوە ناگاتە ئەو ئاستەی کە مرۆڤەکان ئەو جوانیەی لێ ببینن کە خوددا ئەو جوانیەی لە ناوی خۆیەوە بەخشیوە بە خودی ئاین هەر لێرە خاڵێکی زۆر گرنگی ئاگداری بین ئەوش ئەوەیەکە دەوڵەت بە شێوازێکی گشتی و پەیامی حکوومەت ئەبێت چۆن بێ من ئەڵەم دەوڵەت زیاتر ئەڵێم هەرێم دەوڵەت ئەبێت چەمکی هاوڵاتی بوون زۆر بایەخ پێ بدەین ینی مرۆڤەکان ئەو کاتە کەرامەتیان پارێزراو دەبێ و شیاوی ژیان دەبن و ئەوانەکە لە ڕاستیدا تۆوەکو هاوڵاتی تەماشایکی ئاین پێمان دەڵێ هەموو مرۆڤێک ئاین پێمان دەڵێ هەموو مرۆڤێک لە بوونەوەردا ڕێزلێنراوە ئەمەمان زانی و زۆر گوتراوەتەوە بەڵام زۆر گرنگە لە ئاستی دەوڵەتیشدا دەوڵەت لەسەر بنەمای ئاینی نابێت دروستکرێ دەوڵەت لەسەر بنەمای جاکاری ئاینی نابێت دروستکرێ دەوڵەت نابێت بەس بۆ مەسیحی بێ بۆ ئەوانی دینە بێ دەوڵەت نابێت بەس بۆ جوو بێ بۆ ئەوانی دین دەوڵەت نابێت بەس بۆ مسلمان بێ بۆ ئەوانی دینە بێ دەوڵەت دامەزراوەیەکی مەدەنیە دامەزراوەیەکی بێلایەنە بۆ هەمووانە ئەگەر بێت و چەمکی هاوڵاتی بوون و عەدالەت لە هەر کۆمەڵگەیەکدا بوو ئاین ئەتوانێت بە شێوازێکی جوان لە کۆمەڵگەیەکە کە ئاشتی تیا بوو عەدالەتی تیا بەرقەرار بوو ئیدی ئەو کاتە مرۆڤ لە خەمینان دەڕەخسێ کە خەمینانی نەبوو دەتوانێت جوانتر بیر کاتەوە بۆ گشت بوارەکانی ژیان بەڵام ئێمە قسەمان لەسەر نوێکاری لە تێگەشتن لە ئاین بەڵام مامۆستا هەر خەڵێک تەیە لە چوارچێوەی خاڵا ئەو شوەیە کە بەس تەنیا مزگەوتەکانی ئەمڕۆ ینی وتای لێو دە مەسەن ینی کەناڵە میدیاکانیش وەکو هەر مزگەوتەکان وایە زیاتر قسەی تیاکرێ ینی ئەو گرنگە گوتم حکوومەت و دەوڵەت ینی ئەو کەناڵەکان بەڵێ مامۆستا کۆتای تەوەر بڵێن لەو بوارەکە هەمیشە دێنە سەر ئەوەی کورد زانا و عریفانی کورد چۆن دینداریان کردووە ئایا چۆن پێشەنگ بوونە بۆ ئێمە چۆن ئێمە بتوانین ئەو کولتورە زیندوو بکەینەوە ئەگەر کولتورەکە باشە لای جەنابەتی سەرڕوونیەکەیتەوە ئمە چۆن ئەمە دەستشانکەین خۆشبەختانە هەموو بوارێکی نوێکردنەوە لە دینە بەشی زۆری کورد کردوێتی نەک تەنها لە کوردستان ئەمە زۆر زانای گەورەمان هەیە لە کوردستان باسمان کردووە لە ئاستی نێودەوڵەتیشە هەر بە هەمان شێوە لە ئاستی نێودەوڵەتیشە کە دەبینین لێرە و لەوێ یعنی هەموو کەسێک باسی چەند باسی 100 ساڵ لەمە بکە باسی شێخ محەممەد عەبداکە وانە یعنی شێخ محەممەد عەبدا کاتێک باسی لەم کارانە کردووە ئەو سەردەمە تازە یعنی بەبار بڵە شتێک پێ بڵم یعنی کاتێکە لە ڕۆژنامەی ئەهرامە لە 1976 چەند خاڵی نووسیوەتەوە بۆ جوانتر تێگەیشتن لە ئاین لە 1976 وەختەیە محەممەد عەبدە لە میسر لە ڕۆژنامەی ئەهرام ئەمەی گوتووە ئەو کاتە تازە شێخ بەدیعزەمان سەعیدی نورسی لەدایک دەبێ تازە مەلای گەورە لەدایک دەبێ اینجا بینی تۆ ئەنی ئەو ساڵی کە تیایدا بەدیعزەمان سەعیدی کوردی نەورەسی لەدایکە بێ مەلای گەورەی کۆیە لەدایکە بێ ئەو لەوێ پرۆگرامی جوان تێگەیشتن لە ئاین و تەجدید و نوێکردنەوە لە ئاین ئەو نووسویەتی چونکە ئەو لە 1949 لەدایک بووە لە 1905 وفاتی کردووە لە 1994 بووە بە مفتی دیار المصریە یعنی مفتی هەموو میسر بووە هەتا ئەو ڕۆژەی وفاتی کردووە لە 1905 محەممەد عەبدە کوردە خۆشیەکەی لەوێدایە کە وڵاتانی جیهان هەر هەمووی باسی سەردەمی ڕووناچی و سەردەمی ڕۆشنگەری ئاینی بکەن بە محەممەد عەبدە دەست پێکەن بەڵام محەممەد عەبدە خۆشبەختانە کوردە چی ئەڵێ کوردە عەرەبێک ئەڵێ کوردە چی ئەو ئەبێ برادەری ئەوە بێ بە ناوی محەممەد لوتفی جومعە محەممەد لوتفی جومعە بچیتەوە بۆ گۆڤارێکی میسری قەدیم بە ناوی ئەلبەلاغ الئوسبوعی ئەو بەلاغ الئوسبوعیە لە مانجی حەوت ژمارەی مانجی 1929 باسی شێخ محەممەد عەبداکە ئەڵێ من ڕەفیقی بووم من باسی ژیانتان بۆکەم
من بۆتانە جێڕمەوە عیلەیەکی کوردی بوون وەکانە ئەبوه الشەیخ خەیر الله کوردیەن شێخ خەیرڵڵای باوکی محەممەد عەبدە کورد بوو کەواتە ئەمەش جارێکی تر پێمانەڵێتەوە یعنی قەدەری ئەو کوردە هەروە بۆ نەک لە کوردستانە لە دەرەوەی کوردستانیش نوێکردنەوەی تێگەشتن لە ئاین کورد کوردی بەشێواز تەنانەت ئەچیتەوە لای یعنی زۆرێک لەوانەی کە لە بوارەکانی تردا و ڕەنگە لە ئاڵلقەکانی تر ئاماژەی پێ بکەین جا محەممەد عەبدە لەو بابەتی کە نووسویەتی بەپەرە بە 5 خاڵ بڵێم 5 خاڵی زۆر سەرەکی داناوە بۆ چاکتر تێگەیشتن و ئایندەبینی کە ئەو بۆ ئێمەی کردووە یەکەم شت ئەڵێ یەکەم کارێک بکرێ بۆ چاکسازی لە بواری ئاینیدا چاکسازیە لە زانای ئاینی خۆی ئەڵێ زانای ئاینی خۆی پێویستی بەوەیەکە خۆی نوێ بکاتەوە کەوەی کە من پێشکەوتم وتم ینی نوێکردنەوەی تێگەشتن نوێکردنەوەی مرۆڤەکانی دەوێت ئەو دەڵێ بەداخەوە سەردەمی خۆی زۆرێک لە زانەکانی سەردەمی من دەڵێ قسەکانیان بۆ ئەم سەردەمە نیە زۆر کۆن و زۆر ڕابردووە کەواتە جارێکی تر ئەم قسەیە هەر باقیە کە شێخ محەممەد عەبدەی کوردی پێمان دەڵێ یەکەم بەردی بناغا بۆ چاکسازی ئاینی چاکسازیە لە زانای ئاینی خۆی دووەم ئەڵێ ڕەتکردنەوەی هەموو چاولێکەریەک لە بواری تێگەشتنی ئاینی نابێت تۆ چاولێکەری ئاینی تەبێت نابێت تەقلیدی شتێکی چۆرانە بکەیت و پێدوابێ ئەو تەقلیدە ئیدی هەر ئەو ڕابردۆ چی گوت و هەر ئەوەیە ئەبێ خۆتیش جارێکی ترشتی تازە دابینی ئەو لەگەڵ ئەوە نییە ئەڵێ قسەیەکیان داهێناوە بە عەرەبی ئەڵەن غەڵق و باب الاجتهاد واتە دەرگای ئیجتیهادکردن و دەرگای لێکۆڵینەوە و وردبوونەوە و توێژینەوە ئیدی ئەخرا لە سەدەی چواری کۆچیەوە شتیوان نییە ئەگەر کرابێت هۆکارەکەی سیاسی بۆ لەبەر بارودۆخێکی دیاری کراوە ئێستا پرسیارە نوێیەکان وەڵامی کۆن قبول ناکەن پرسیارە نوێیەکانی سەردەم وەڵامی نوێی دەوێت خاڵێکی دیکە ئەڵێ پێویستیمان بەوە هەیە ئاشتیەک دروستکەین لە نێوان هەموو دینەکانە ئاشتی نێوان ئاینەکان کەواتە ئاشتی نێوان پەیڕەوکارانی ئاینەکانیش هۆکارێکە بۆ چەسپاندنی ئاشتی و سەقامگیری کۆمەڵایەتی و ئاشتی کۆمەڵایەتی ئیدی ئێمە دەپەرژێنە سەر چاکسازی چونکە ئاینەکان ئەگەر هەڵگران و پەیڕەوکارانی ئاینەکان لە یەکەوە نزیک بن بۆیان دەرەکەوێ خاڵی هەوبەشیان چەند زۆرە ئەمڕۆ گرفتی ئەو کەسە تونڕەوە ئەمڕۆ کە پەیڕەوکاری ئاینەکانی تر ناناسێ نایان بینێ لە کتێبێکا لەبارەی ئەوانە خوێندوتی لە کاتێکا دراوسەیەتی نایناسێ و قسەی لەگەڵە ناکەن خاڵێکی تر و دوو خاڵی کورت ماوە ئەڵێ پێویستیمان بەوە هەیە لەم سەردەمە بنەماکانی بایەخدان بە چەمکی نیشتیمان بدەینەوە بنەماکانی چەمکی نیشتیمان بۆچی ئەڵێ لەبەرەوەی تازە وڵات دابش بووە شتێکمان نییە ئیمپراتۆریەتێکمان هەبێ لە عێراقەوە هەتاوەکو مۆریتانیا شتێکی وامان نییە لە تورکیاوە تاوەکو باشووری ئەفریقا بڕوا ئەو ئیمپراتۆریەتان نەماوە ئێستا وڵاتمان هەیە وڵاتی نیشتیمانی هەر کەس لە وڵاتی خۆیدا خەمی دین بخوا بۆیە هەمیشە دەڵم تێگەشتنی کوردانە لە ئاین من ئێستا بە کەڵکی بەسرە نایە من سعودیە جۆ لە من ناگرێ من لە وڵات من لە کوردستان کەواتە ئەوەی لە کوردستان ئەژێ کوردستان نیشتیمانێتی و کوردستان وڵاتی ئەوە ئەمە جارێکی تر شێخ محەممەد عەبدەی کوردی پێمان دەڵێ ئەبێ ئیقراری ئەوە بکەین کە نیشتیمانت لەکوێیە لە چوارچێوەی ئەو نیشتیمانەدا وەکو چۆن دەڵێن فتوا دەگۆڕێ بە گۆڕانی کەسەکان و شوێنەکان و کاتەکان ئەوە هەمووی ئەم بابەتانە دەگرێتەوە خاڵی کۆتایی ئەڵێ ئافرەت زۆر زۆر غەدر لێکراوە لە ڕوانگەی ئاینەوە لە ڕوانگەی تێگەشتن لە ئاینەوە ئافرەت زۆر غەدری لێکراوە بە ناوی ئاینەوە ئەگەر بمانەوە پێگەی ئاین و جوانی ئاین بژێڕینەوە بە پای هەموو ئەم شتانە بەلایەک ئەستەم هەڵگرین هێنانەوەی یەکسانی نێوان ژن و پیا و جێڕانەوەی یەکسانی و هاوسەنگی بۆ تای تەرازوی نێوان ژن و پیا و بە ئینسان تەماشاکردنی ئافرەت بەکەم تەماشا نەکردنی بە نەڵەی ناقص العەقڵان نەڵەی ئافرەت تێناگا یعنی بە ناوی دینەوە کۆمەڵێک خورافات و کۆمەڵێک قسەی خراپ دراوەتە پاڵی دین و بە ئافرەت دەگوترێ لە کاتێکە هەر ئەو ئافرەتە ئەو ژنە ئەو خوشکە کە دەچێتە ئەوروپا و ئەمریکا دەبنە سەرۆک کۆمار و دەبنە سەرۆک ئەنجومەنی وەزیران و پەرلەمانتاران و دەیان پیاوی کۆمەڵگەی ئێمە لە بەردەمیانە دانیشە دەرس وەردەگرێ محازەرە و سیمینار و وەرکشۆپ وەردەگرێ ئەوە خۆ ئافرەتە و ئەوەی ئێمەش ئافرەتەکەواتە ئەبێ هەلیان بۆ بڕەخسێنی لەبەرۆ شێخ محەممەد عەبدەی کوردی وەکو هەر کوردێکی تر هەمیشە لە بەرنامەیدایە کە دەبێ هاوسەنجی بۆ تەرازوی نێوان ژن و پیا و بگەڕێتەوە بایەخی ئاین و ڕێزدێنان و جوانەکانی ئاین بۆ ئافرەت بژێڕێت مامۆستا کات دەرفەتمان نادا زۆر زۆر سپاس بۆ بچوونەکانت بینرانی بەڕێز زۆر سپاس بۆ ئێوەش کە تا ئێرە بینەری پرۆگرامی بە کوردی بوون تا پرۆگرامی داهاتوو بەخواتان ئەسپێرم هەر شاد بن.